دا ئەموانانە لەوێەوە گرنگنم کە ئێمە بزانین چۆن بیر لە نەتەوە کراوەتەوە ئەو بیرمەندانەی کە بیریان لە نەتەوە کردوێتەوە تاکوێ گەیشتون لەبارەی ئەوە کام فکرە لەکوێ هاتووەتە ناو خەڵک و خەڵک چۆن نیحتیمامی پێداوە بۆ ئەوەی ببێ بەنەتەوە وە کۆمەڵە شتی تر هەیە لە نەتەوە دەچێت وەکو خێڵ و وەکو عەشیرەت و وەکو ئەم شتانەی کە شتانێکن تا حەدێکی زۆر بە شێوەیەکی تەبیعی دروست دەبن یعنی پەیوەندی خێڵ زیاتر هەست دەکەن پەیوەندیەکی خوێنیە دەبێت لە یەک بەرەبا بکەوتنەوە و بنەماڵە هەیە ئەمانە هەیە بەڵام نەتەوە کاتی ئەمە بیری لێ دەکەینەوە سێر دەکەین ئەمانە تێدەپەڕێنێ نەتەوە ئیتر شتێک نییە لەسەر ئەساسی خوێن و نەسەب بیری لێ بکەینەوە لەسەر ئەو ئەساسی کە فەرزەن عەشیرەتێک شەجەرەیەکی هەیە لە نەوەکانی ئێستاوە حتا دەگاتە و بنەماڵەی یەکەم دروستی کردووە و دەگاتەوە ینی هەمووی دیارە دەچەند بەرەبا بەمە کەوتوێتەوە و لە چەند نەوامە کەوتوێتەوە و پەیوەندیەکە زیاتر پەیوەندێکی خوێنی و تەبیعیە ینی عەشیرەت وەکو وایە درێژکراوەی خێزان بێ خێزانێکی گەورەیە لەسەر ئەساسی خزمایەتی خوێن ئەم شتە دروست بووە بەڵام کاتێک ئێمە دەڵێن نەتەوە ئیتر نەتەوە سێر دەکەینم ئەساسە تێدەپەڕێنێ ینی ئەگەر بێت و ئەو نەتەوەیەش لە یەک هین کەوت بێتەوە یەک بەرەبا بکەوت بێتەوە یەک باوان کەوت بێتەوە ینی ئەو باوانە دیار نییە جگە لەوەش بەهۆی ئەو تێکەڵبوونەی کە ئەو کۆچ و کۆچباریە کە هەیە لە ناو عەشیرەتەکانە هەبووە ئەو پێگاتەیە خێڵێکی گۆڕانی بەسەر هاتووە شتی تر هاتووەتە ئاراوە جۆرێک لە پەیوەندی دروست بۆ پەیوەندیەکان ئیتر ضرورەتی و ضرورەت و هوشیاری و عەشیرەتانی کە لە کاتی کۆچکردن و پێکەوە بوونە هەیان بووە ئەم پەیوەندی هاتووەتە ئاراوە شتێک هاتووەتە ئاراوە بەڵام بە وردی تعریفی نەکراوە تەحدید نەکراوە ئەمە لەسەر چه ئەساسێکە جگە لەوە ئێمە گروپی ترمان هەیە کە ئەو گروپانە لەسەر ئەساسێکی عەشیرەتی نین ینی فەرەزەن گروپە دینیەکان و ترادیسیۆنە دینەکان حدودی ئەو حدودانە تێدەپەڕێنن ینی بەشێکی زۆری گیان دەچێتە ناو ئەو پەیوەندیانەوە ئەو پەیوەندی ئاینیەوە ئەو کاتە مینەکەیە بڵێن ئەو پێغەمبەرەی کە ئەو دینە لەوەوە هاتووە ئەوە دەکرێتە بنەما هەمووی لەسەر لە یەک خاڵا کۆک دەبن کە ئەویش ئەوە بەڵام تەمان دواتر سێر دەکەی لە ناو هەر دینەکە ئێتر چ مەسیحیەت بێ یا ئیسلام بێ یا تەنانەت یەهودیەتیش بێ یەهودیەت تا حەدێک کەمتر چونکە یەهودیەت ئەگەر سەیری بکەی ینی لەبەرەوەی ڕەبتێکی جەوهەری بە عەشیرەتەوە هەیە بە بەنی ئیسرائیلەوە هەیە و موسا ڕەبتی بە قەومەکەیەوە هەیە موسا کاتێک کە دێت لەلایەکەوە وەزیفەکەی وەزیفەیەکی هەر دینی نییە قەومیشە چونکە دەیەوێت بەنی ئیسرائیل لە دەستی فرعون و قبتیەکان دەربێنێ ینی فرعونەکان دەربێنێ هەر لەمەشەوە سێر دەکەی جوولەکە جۆرێک لە ئاینی داخراوە ینی ئاینێکی داخراوە بوون بە جوولەکە شتێک نییە کە کراوە بێت ینی هەموو کەسێک چۆن لە مەسیحیەتە کەسێک دەتوانێت بێتە مەسیحیا لە ئیسلامە بەڵام لە جوولەکە جۆرێک لە داخرانی تایە ئەم داخرانش دەیەوێت تعبیر لەوە بکە ئەوانەی کە جوولەکەن هەر لە ئەسڵا هێنن ینی بەنی ئیسرائیلی لە کاتێکا ئێمە دەزانین لە ئەوروپا جوولەکەیەکی زۆر هەیە لە شوێنەکانی تریش هەیە بەس ئەمانە ئایا فعلەن هەمویان لەو ئەسڵا بەنی ئیسرائیلیان یانە ئەوە ناگرێت تحقیقی لێ ناکرێت ینی ئەوە شتێکی ئاسان نییە تۆ تحقیقی لێ بکەیت ئایا ئەمانە چۆن بوونەتە جوولەکە لە کاتێکا جوولەکە داخراوە ئەمانە بەڵام داخرانەکەی خۆی چیمان پێ دەڵێ ئەومان پێ دەڵێ کە جوولەکە دەیەوێت بڵێ شتێکی خوێنیە وەڕەبتی بە قەومێکەوە هەیە بە معنە خوێنیەکەی ڕەگەزیەکەی لەبەرەوە سێر دەکەی جوولەکە بە جیاواز لەوانی تر کەمتر گروپی جیاجای تو تیا دروست دەبێت بەڵام ئەگەر بێت و بین بۆ ئیسلام و مەسیحیەت سێر دەکەن گروپی ئاوا دروست بووە لەناو هەر بە ناوی ئەم دینەوە و لە حدودی خۆی لەناو بازدەی ئەو دینا دەبینێتەوە ئاینە دەبینێتەوە کەچی کە سێریان دەکەی
و سير دەکەی ئەوەنە جیاوازن جاری واشەیە ینی تەنانەت ڕەم ئەوەی کە بە ڕەمزی یەکەمی دادەنێت جیاوازە لەلایەن بۆن منە لای شیعە عەلی ئەوەندەی باسی عەلی دەکرێت باسی محەممەد ناکرێت و ئەمانە گروپی ترن جۆرێکی ترن لە گروپ بەڵام ئەوەی کە باسەکەی ئێمەیە نەتەوەیە نەتەوە چۆن بیری لێکراوەتەوە و تەسەورانەی لەبارەی ئەم جۆرە لە کۆبوونەوەی ممکنەوە هەیە کە کۆبوونەوەکە کۆبوونەوەیەکی خوێنی نییە سەر و خوێنیە ینی سەر و ڕەگەزیە و عادەتەن ئێمە وا تەسەور دەکەین فەرزەن کوردێک وا تەسەور دەکا کە هەموو ئەوەی لەناو کوردایە یەک لە یەک بنەماڵە و یەک عەشیرەت و وێنەوە هاتووە لە کاتێکە ئەمە واقعەکە وا ناڵێ ینی واقعەکە شتێکی تر دەڵێ واقعەکە فەرزەن ئەگەر ئێمە بیر لە هەورامی بکەینەوە لەگەڵ سۆرانی یا کرمانجی یا زازاکێک شتێکی ترمان پێ دەڵێ ینی بیرکردنەوەمان بەرەوە ئەوە دەبا کە ئەمانە ناکرێت لە یەک بنەماڵە کەوتبنەوە ئەی باشە گەر لە یەک باوان نەکەوتونەتەوە بۆچی ئەمە پێمان ناڵێ چونکە کە سێری زمانەکەیان دەکەین سێری وەرس و کەوتەکەیان دەکەین و دەزانین ئەم زمانە فەرزەن ئەم هەورامی لە غەیرێکی وەرنەگرتووە هەر لە ناو خۆیان هەیە و دەزانی سۆرانی لە غەیرێکی وەرنەگرتووە هەر لە ناو خۆیان هەیە کرمانجی بە ئامان شێوە زازاکی بە ئامان شێوە ئەمە پێمان دەڵێ ئیمکان نییە کە ئەمانە لە یەک باوان کەوتبنەوە جگە لەوەشە گەرێمە بە تاریخی کووردا ڕۆ بچین بچینە خوارێ بمانەوێ ڕیشە دۆزی بکەین ناتوانین بگەینە تەنانەت یەک گروپ کە ئێمە ئەسلی کوردی بۆ بگەڕێن و ئەو مێژوموسانەی کە ئەمەیان کردووە هیچ کامیان نەگەیشتونەتە سەر ئەوەی بڵێن فەرەزەن میدیەکان ئەسلی کوردە یا بڵێن گوتیەکان ئەسلی کوردە یا لولویەکان ئەسلی کوردە یا فلانیەکان ئەسلی مانیەکان ئەسلی کوردن ینی کۆمەڵێک گروپی جیاجیا هەیە ئەمانە هەمووی شمولی ئەوە دەکا کە بڵێن ئەمانە ئەسلی کوردن ینی چی ینی لە ئەساسەوە ئەمانە هەر فرە ڕەگەزن جا لێرەوە ئێمە دەزانین فکرێنێتەوە فکرێک نییە کە ڕەبتی بە باوان و خوێن و ئەمانەوە هەبێت تەبان هەندێک ئەم فکرەیە ڕەبت دەکەن بەمەوە و یەکێک لەو تیۆرانە ڕەبتی دەکات بەمەوە بەڵام لەوەوە ناکات لە یەک ڕەگەزن لەوەوە کە کۆمەڵی ڕەگەزەیە تێکەڵ دەبن لە دەرەنجامە نەتیجەیەک پیا دەبێ ئەو نەتیجەیە کە لەم ڕەگەزە جیاوازانە پیا دەبێ ئەوەوەیە لەونەوە نەتەوە دووز دەبێت ینی تەتەورێکی جینی ڕەگەزیە نەتەوە لەبەرەم ئەنجامی ئەمە دەکەوێتەوە تەبەن ئەمانە کۆمەڵە تەسەورن من خۆم ئەو بنەمایانەی کە بیریان لێکراوەتەوە کە بنەمای پەیدابوونی نەتەوەن دابەش دەکەم بۆ سێ بنەما تەبەن ئەم سێ بنەمایە لە سێ تەسەوری جیاوازەوە هاتووە بۆ نەکار بۆ نەتەوە هەر بۆ گیان و بۆ ژیان و بۆ هەموو شتەکانی تر ئێمە تەسەورێکمان هەیە کە تەسەوری مۆدێرن ئەم تەسەورێ کە پێی وایە نەتەوە دروست دەکرێت لە ڕێگەی پرۆسەی پەروەردەوە لە ڕێگەی ئەوەوە ئێمە دەتوانین دەسەڵاتێک دەتوانێت کە دەسەڵاتی هەیە کۆمەڵێک گروپی جیاجیا کە لە ڕووی ڕەگەزەوە جیاوازن و لە حدودێکی سیاسیان ئەم دەوڵەتەش ئەم دەسەڵاتی دەشکێ بەسەر هەموو حدودە سیاسیەکە ئەم دەوڵەتە دێت تاوان حکومەت دادەمەزێنێ حکومەتیش کۆمەڵە ئیشی پێ دەستپێرێت دەوڵەت کۆمەڵە ئیش بە حکومەتەکەی دەستپێرێ یەکێک لەو ئیشانە ئەوەیە چۆن لەم گروپە جیاوازە ڕەگەزیە جیاوازانە و لەم گروپە زمانیە جیاوازانە و لەم گروپە ئاینیە جیاوازانە بۆ نمونە چۆن گروپێکی یەک ڕەنگ دروستە ئەمە بەچی دەکرێت تەمان ئەمە بەوە دەکرێت کە تۆ کە ئەو حکومەتە بێنێت سیستەمێکی پەروەردەیی دانێ و منداڵەکان لە عایلەکان بسێنێتەوە پەروەردەیەکی ناوچەیی بکرێن ئەوە هی خێڵەکەی خۆی فێری کات عادات و تەقالید و شتەکانی خێڵەکەی خۆی فێرەوە بکاوە زمانەکەی ئەو زمانە قسەکردنەی کە هەیەی زمانی قسەکردن
زمانێک کە قسەی پێ دەکەن لە ماڵەوە ئەو زمانە فێری منداڵەکە بکە نا ئەم منداڵانە شوێنێکیان بۆ دروست دەکرێت بۆ پەروەردەکردن ئەویش پێی دەوترێت مەکتەب قوتابخانە تاوان ئەمە لە ڕەوزەوە ئیتر لە حەجاری وا هەیە ئێستا لە سەردەمی تا بەرەو پێشەوە بڕنیشتەکان زیاتر منداڵ لە دایک و باوک دەسێنرێتەوە ینی سەرنەوەی لە دایک و باوک لە خێزانەکە ینی سەرنەوەی لەو کولتورە ئیتنیکیە شعبیەی میلیەی کە ئەو بنەماڵە هەیەی ئەو بنەماڵەی کەم خێزانە سەر بەوە و عادات و تەقالیدەکانی ئەو بنەماڵە عەشیرەتەی هەڵگرتووە ینی سندنەوەی منداڵەکان لە مەوزوعی پەروەردە سندنەوەیان لە چی لە عەشیرەت و لە خێڵ و لەو گروپە ڕەگەزی خوێنیانەی کە هەن طبعا حکومەت سیستەمێکی پەروەردەیی دادەنێ ئەم پەروەردەیە قەراری لەسەر دەدرێت شتێکی دروستکراوە شتێکی تەبیعی نییە وەکو ئەوەی کە لەناو عەشیرەتە ئەو عەشیرەتێک کە کولتورێکی هەیە منداڵەکانی پێ پەروەردە دەکا و کۆمەڵی اعتقاداتی دینی و کۆمەڵایەتیان لا دەچێنێ ئەمانە بە شکلێکی تەبیعی دەڕۆن بەڕێوە بە شکلێکی شەفەویش نەقڵ دەبن یعنی ئەمە بە شێوەیەکی ڕسمی و پلان بۆ دانراونی ئەمە هەر بە شێوەیەکی هەڕەمەکی ئەم نقل دەبێت و تەواو ینی منەظەم نیە نقلکردن طبعا ئەمە لەکوێوە هاتووە لەوە هاتووە کە ئینسان ئیمکانی ئەوەی هەیە ئەو نظامەی کە کۆمەلگاکەی دەیخاتە مێشکی ئەو نظامە لە مێشکدانی نظامێکە خۆت عینت کردووە خۆت قەرارە لەسەر داوە خۆت بەرنامە ڕێژیت بۆ کردووە و خۆت دادناوە چۆن ئەمە دەخەمە ناو مێشکی ئەم منداڵەوە بۆ ئەوەی دواتر کارسوکەوتی کرد بە پێی هەڵسوکەوتکە بە پێ ئەو نەریتانە هەڵسوکەوتکە کە بەو پەروەردە براوە وەری گرتووە لەو پەروەردەیەوە سیستەمەکەی وەرگرتووە نەک بە پێی ئەوەی کە عەشیرەتەکەی هەڵسوکەوتە ئەلێرەوە نظامێکی پەروەردەیی ورد دەندێت بۆ کێ بۆ ئەوەی مناڵەکانی خێزانەکانی ئەو سنوورە سیاسیەی کە ئەو دەوڵەتە دەسەڵاتی بەسەریا هەیە چی بکە پەروەردە بکرێن هەر لە منداڵیەوە هەتا دەگەنە پەروەردەی باڵا و خوێنی باڵاوەمان زەرورەتی دروستبوونی خوێندنی مۆدێرن ئەمە ئەسڵی مۆزوعاتێت و ئەمەش تەوان دەوری هەیە لەوەی کە زانست و تەکنۆلۆژیا پێش دەکەوێت ئامێرەکانی کارکردن دەگۆڕێنەوە ئامێرانی خەڵکاریان پێ دەکات جاران خەڵک بە خاکە نازێکیشی دەکرد بە پاچێکیشی دەکرد بە هەر شتێکی لە کۆمەڵە وەسایلی زۆر بەسیط بوون کە پیشەکان لە باوکەوە دەگوازراونەوە بۆ نەوەکان کابرا باوکی هین بوو جاجمی دروست دەکرد چوزانم کوڕەکەشی هەمانیشی دەکرد تەنانەت لە پیشەینەکانیشە پیشە ئەوەی کە هینن بڵێن شتە پیشەیەکانە کە ویژە وەکو پیشەیەک وەردەگیرە شتا ئاکاریەکە مۆراڵیەکانی ئەوانەش فەرزەن کابرا مەلا دەبوو باوک منداڵەکەشی دەبوو بە مەلا ینی جۆرێک لە عینەکان قۆرخ کرابوون ینی پیشەوکارەکان قۆرخ کرابوون بۆ کۆمەڵێک مەلای لێ دەبوویەوە کابرای جوتیاری لێ دەبوویەوە پینەچی لێ دەکەوتەوە ئەمە هەر چۆن لە پەروەردەی ئایلەی و بنەماڵەیە ئەم منداڵە شتەکانی تریشی شتەکانی وەردەگرت و بۆ ئەرسوکەوتی ئەخلاقی خۆی چیشی وەردەگرت پیشەکەشی وەردەگرت یعنی ئەلێرەوە هەموو شتێک دەدا بە منداڵە بەڵام کاتێکە خاکە ناز و پاچ و خاکە ناز و گاسن دەبێ بە دەڕاسە کاتێک ئەمانە دەگۆڕێن و ئەمانەش پێویستیان بە جۆرێک لە زانینی ترە ئەو زانینە پیشەیەی کە تۆ بۆ گاجووتێکە هەتا ئەوە بۆ مەکینەیەک یا هەر ئامێرەک لەو ئامێرانەی زراعەتەوە ئەوە نییە و ئەمە وا دەکا کە فعلەن لە ڕووی پیشەییشەوە چی شتەکان بگۆڕێن و ئەوە وا دەکا کە بەرەبەرە دەوڵەت شەرعیەت وەرگرێ منداڵەکان لە عایلەکان بسێنێ بۆەوەی خۆیان پەروەردەیان کرد و عایلەکانیش بۆ ئەوەی منداڵەکانیان ئیشیان هەبێ لە مستەقبەلا ئەوە دەست لە منداڵەکانیان بەردەدەن بۆ حکومەت بۆ حکومەت بە هەر جۆرێ پەروەردەیان دەکا پەروەردەیان کە حکومەتیش دەبێت پەروەردەیەکی چوونیەک دابێنێت و لە سەرانسەری دەوڵەت لە ڕێگەی مەکتەبەکانەوە نەوەی
هەر بنەماڵە و عشیرەتێک بێتە ناو ئەم مەکتەبانەوە ئەو پەروەردەیەوە و پەروەردایە تێپەڕێ کە بەو پەروەردایە تێپەڕی ئیتر ئەو کاتە بێگانە دەبێتەوە لە چی لە کولتورە زارێکیە میلیە خێڵێکەکەی خۆی بێگانە دەبێتەوە لەمە ئیتر جۆرێکی تر نخبەیەک دروست دەبێت و خەڵکانێکی خوێنەوار دروست دەبن ئەم خەڵکە خوێنەوارە و کۆبوونەوەی ئەم خەڵکەی کە بەو پرۆسەیە تێدەپەڕێ ئەمە ناوداوە نەتەوە تەڵا ئەمەیان جۆرێکە لە دروستکردنی نەتەوە لەسەر ئەساسی پەروەردەی دەرەکی چاندنی کللتور تەمانەم فکرەیە لە کوێوە ئەسڵەکەی من دەیگەڕێنمەوە بۆ لە ڕاستیا بۆ تەسەورەکانی جۆن لۆک و هیوم و ئەوانەی بەرەی ئەنگلۆ سەکسۆن لە فەیلسوفەکانی بیرمەندەکانی سەرەتایی سەرهەڵدانی فەلسەفەی ئەوروپی بۆچی؟ چونکە جۆن لۆک پێی وایە مرۆڤ لاپەڕەیەکی سپیە ئێمە هەرچی لەسەر بنووسین ئەوە دەداتەوە تەمان ئەمە ڕاستێکی تایە یعنی بۆ نمونە بۆ دەکرێت کولتور فعلەن بچەندێ لە مێشکی تاکە و کە چێندا ئیتر بۆ کولتورە بجوڵێتەوە بۆ نمونە ئەگەر بێت و کۆمەڵە منداڵی کورد بەرین لە بیئەیەکی زمانیە دایان زمانەکە حەج زمانێک بێت بەڵام زمان بێت خوای دەکرە و زمانە زمانی خێڵەکانی ئەمەزۆن دەبوو کە خێڵی داخرا و کەس لە زمانەکەیان تێناگەن ئەم مناڵانە دەبینە ئەوێ هەرفالەن کولتوری ئەوان وەردەگرن و زمانەکەی ئەوان وەردەگرن حتمما زمانی کوردی وەرناگرن وی بنەماڵەکانی خۆیان وەرناگرن و ئەم زمانە کە ئێمە لە منداڵیەوە فێری دەبین ئەمە لە دەرەوە لە ناو ئێمە دەچێندێ ئەمە ڕاستە و حەقیقەتە ئەمە بەڵام ئایا تاکە کەس هەر ئەمە تەحکومی پێ دەکات ئەم کولتورە یعنی ئایا تاکە کەس کۆمپیوتەرێک کە ئێمە چۆن بەرمەجەمان کرد ئەو وا ئیش دەکات ئایا مرۆڤ هەر ئەم بەرمەجەیە لەژێر حکمیان بەرمەجایە کە ئێمە دەکەین ئەم بەرنامە ڕێزیە کە ئێمە دەکەین لە نامێشکە تەمان ئەگەر مرۆڤ ئامێر وایە هەر تەنها ئامێر وایە تەنها ماددە بوایە باوا بڵێن ئەوە بێگومان ئەمە وا دەبوو وەکو چۆن ئێمە ئەم کۆمپیوتەرەی بەردەستم بەرمەجە کراوە بە بەرنامەیەکی تر بەو بەرنامەیە ئیش دەکات ناتوانێت یعنی ئەو بەرنامەیە ناگۆڕێت سابتە وەفعلەن چی پێ دەدەی ئەوەت پێ دەداتەوە ئەوەی کە لە ناویە خەزم کراوە ئەوەت پێ دەداتەوە ئەو کاتە ئەمە بەرنامە ئەم پارچە ئاسنە چی خراوەتە ناوی سیستەم خراوەتە ناوی بەرنامە تەمان ئەم بۆ چوونە ئینسان وەکو چی سێر دەکات وەکو کوتلەیەک لە ماددە هەر وەکو ئەمە سێر دەکات ئەم کۆمپیوتەرەی بەردەست ماددەی کۆ ئەم کۆمپیوتەرە نەک کۆمپیوتەرەکە خۆی وەکو ماددەیەکی خاو سەیری ئینسان دەکات کە ئەم ماددە خاوە ئەم قوڕە سناعەیە ئێمە دەتوانین بە کەیفی خۆمان ئەوەی لێ دروستکەین کە دەمانەوێت لێ دروستکەین بۆچی چونکە هەرچیمان پێدا ئەوە نیشان دەدا وەری دەگرێت و هەر ئەوە دەزانێ و هەر ئەوە دەڵێتەوە بەڵام ئایا ئەمە وایە فعلەن هەر ئینسان لەژێر حکمی ئەوایە کە لە دەرەوە بەرمەجە دەکرێت ئایا ئینسان فعلەن پارچە ئاسنێکە کە تۆ بتوانیت بەرمەجەی بکەی وەکو ئەوەی کە ئەم مادەیە بەرمەجە دەکرێت و ئەم وەسایلە ئەلکترۆنیانەی لێ دروست دەبێت بێگومان ئەگەر هەر تۆزێ بیرکەینەوە دەزانین ئەمەوانی یاخیبوونی تایە و شتی تر هەیە کە دافعی تر هەیە کە پاڵت پێوە دەنێ کە بە جۆرێکی تر تەسەڕف بکەیت تەنها نەگەرە مەگەر ملاحەزەتان کردبێت لە ئەفلامی ئەمریکا کە دەیانەوێت ئەم هێزی چاندنی سیستەم لە ناو ماددا لەو پەڕی هێنی خۆیان پیشاندن کە لە پیاوێکی ئالیا پیشانی دەدەن هەندێک لە فلیمەکان گزارش لەوە دەکەن کاتێک کە دروستکەرەکانیانم ئالیانە دروست دەکەن دواتر ئالیەکان یاخی دەبن بەو جۆرە ناجوڵێنەوە کە دروستکەرەکەی دەیەوێت ئەمە تەمان نەفسانەیە ئەمە سەی بێمانایە ئەو ئامێرە هیچی تری نییە پارچە ئاسنێکە هیچی تری نییە هیچی تریتیان نییە کاتێ من ئەمەی دەدەمێ هەر ئەوەیە مەگەر غەڵەتێک من لە بەرنامەکەی خۆمە غەڵەتێکم کردبێت و غەڵەتەکەشم کردێ من خۆمە دەتوانم چاکی کەمەوە چونکە دەتوانم
وا بەرمەجەم کردووە کە بتوانم ڕایگرم لە ئیشی خەم و ئەمە تەنها سیستەمێک لە ئیشکردنی تایە هیچی تریتیان نیە لەبەرەوە ئەمە بۆچی ڕاستە بۆ ئەو ئامێرانە ئەو بوونەوەرە تەکنیکیانەی کە لە ڕێگەی تەکنۆلۆژیای تازەوە دروستکراون ئەمە شتێکی دروستە تەمان ئەم فکرەیە هەر لە دەرئەنجامی ئەو ینی کاریگەری ئەم فکرەیە ئەو فکرە تەکنۆلۆژیای تەکنیکیی کە ئامێری پێ دروست دەکرێت هەر ئەمە دەگوازێتەوە بۆ چیش بۆ دروستکردنی تاکەکان بۆ دروستکردنی کۆمەلگایەک بە ناوی نەتەوە تاوان گەل نەر دەڵێم کۆمەلگایە لە ڕاستە کە ئێمە پێی دەڵێن نەتەوە ئەو نەتەوەیە نییە کە لە نەشری خەڵکایە ئێمە دەمانەوە کۆمەلگایەکی پیشەسازی چوون یەک لە کولتورە دروستکەین و مامانج ئەمەیە دروستکردنی ئەم کۆمەلگا پیشەسازیەیە بەڵام ئەم کۆمەلگا پیشەسازیە بە ناوی نەتەوە دروست دەکەین بۆچی بە ناوی نەتەوە دروست دەکەن بۆ ئەوەی چونکە نەفی فعلەن ئەو شتانە دەکا کە تایبەتن بە گروپە میلیەکان ئەو گروپانەی کە خۆیان بە نەتەوە دەسان ئەمەیان بۆ ئەوەی کە ئەمە نەفیکردنەوەی ئەوە بەرگێکی نەتەوەی لێ بدەن بۆەوەی ئەوانە ڕازیکەن ینی جۆرەکە لە فێڵ لە فکرەی نەتەوە لە ڕاستیان فێڵەکە لەو خەڵکەی دەکەن لەوێەوە کە فکرەی نەتەوە لەلایەن هەیە جۆرێک لە مقاومە دەکەن لە بەرامبەر ئەوەی کە بگۆڕێن هێزێکی دەرەکی گروپێکیان لێ دروستکە ئەوان دەیانەوێت لە بە شێوەی گروپ وەکو خۆیان بمێنەوە ئینتیما بۆ کولتورەکەی خۆیان هەیە وەتەمان ئەو کێشانەی لە دەوڵەتی مۆدێرنیشا دروست دەبێت ئەو لادانانە هەمووی بەرەنجامی ئەوەیە کە ئەم پرۆسەیە سەرکەوتوو نەبووە و تورکیا سەرکەوتوو نەبوو لەوەی کە فعلەن کورد وەکو هەر کوتلەیەک هەر گروپێ لە گروپە جیاوازەکانی ناو تورکیا بەو پەروەردەیە چون یەک بکاتەوە لە عینی کاتی شاب منداڵەکان زمانەکەشیان لێسەندایە توانیان زمانەکەیان لێسێنەوە توانیان زۆر شتی تریان لێسێنەوە بەڵام شتێکی تر هەبوو هەر ئەم شتا مابوو ئەمە پێمان دەڵێ تەمان پێشبینیەکی گێلەرەیە لە هەشتاکانە باسی کورد دەکا دەڵێ ئەوەی کەوا دەکا ینی ئەوانەی کۆمەلگای پیشەسازی دەبا بەڕێوە لە ڕاستیا ئیشە ئەو کوردەکان بەهۆی ئەوەوە کە کولێت تەواو دەکەن و خوێندن تەواو دەکەن و ئیشیان هەیە و زمانی تورکی فێربوون بە اختیاری خۆیان بۆ ئیشیان دەستکەوێت لە ناو معاملەکانە و هیچ زەختێک لە تورکیا لەسەر چینیە لەسەر کورد نییە بۆ ئەوەی بە کوردی قسە نەکات تاوان ئەمە هەر لەو کاتێک کە ئەو ئەم قسەیە دەکات ئەم خۆشی لە تورکیا بوو هەر ئەو کاتە زمانی کوردی لە ناو ماڵەکانە قەدەغەکراوە لە ناو ماڵەکانە نەک لە دەرەوە زمانی قسەکردن نەک زمانی نووسین و من بڵێ مەکتەب دادنی وەلای گێلنەر ئەم تەسەورە ئەوەنە بڕوای بەوە هەیە بەم معمەلە هەیە کە ئەم تاکانە دروست دەکا ئەڵێ ئەمانە وەکو چی وایە وەکو هینێک دەیەنێتە پێشاومان وەکو ئەوەی کە کۆمەڵێک گوڵی کێویمان هەیە تاوان بەم سەقافانەی تری کە غەیری ئەو سەقافەیە ئەو ڕۆشنبیری و ئەو سیستەمەیە کە دەچێندێ حکومەت دەیچێنێ دەوڵەت فرمان بە حکومەت دەکا بیچێنێ تا دەوڵەتەکە بێتە دەوڵەتی نەتەوەی ئەمە ئەو پێی وایە ئاوا تەسویری دەکات پێی وایە کۆمەڵێک گوڵی کێوی و ڕۆکی کێوی دەیە ئەم ڕۆکە کێویانە لە فەزایەکی سروشتی تەبیعیە هەن و گەشە دەکەن و بڵاو دەبنەوە تو ئەمانە دێنی لە باخچەیەکی شوشەیە کە خۆت ئەو هەواکەی بۆ تەنزیم دەکەی ڕێکی دەکەی هەموو شتەکە کۆنترۆل دەکەی لەژێر دەستی خۆدایە ئەوانە پەروەردە دەکەی کە پەروەردەت کرد ئەمانە دەبنە ڕووەکی ئیتر دەبێتە ڕووەکی باخچەیی جا بۆ ئەو کولتورەی تر کام تاکانە پەروەردە دەکەم کولتورەی ناوناوە کولتوری باخچەیی لێرە ئەڵێ ئەمانە کاتێ بەم کەشوەوایە ڕادێن ئیتر دواتر بیان بیتەوە بۆ شوێنە سروشتەکەی خۆیان ناتوانن لێوێ بچین طبعا ئەم تەسەورە کوردی تورکیا تەواو باڵێ خستەوە بۆچی چونکە فعلەن لەگەڵ ئەوەشا کە بەو پەروەردە تێپەڕی و بە شکڵێکی زۆر قاسی و ماڵی کرابوو وەکو ڕۆکەکان بەڵام لە پڕێکا ئەمانە هەمووی کەوتنەوە ناو شاخ هەر نەک پیاوەکان وەکو ژنەکانیشان کێوی بوونەوە
و ئەمە وا دەکا کە فعلەن بڵین شتێکی تر هەیە کە چی دەکا بەرگری دەکا و دانانی ئەم نظامە ئەم سیستەمە لە ناو تاکەکانە ئەمە بەس نییە شتێکی تر هەیە لە ناو ئینسانە بەرگری دەکا کەواتە ئێمە ناتوانین تەنها حساب بۆ ئەمە بکەیت دەبێت بیر لەوە بکەینەوە کێ دەڵێ بنەمای نەتەوە بوون لە کاتێکا وەکو وتمان ئەوانەی کە منەزیرەکان مەوزوعی ناسیۆنالیزم ئەمە لە ڕاستیە بە نەتەوە نازانن بەڵام دەڵێن ئەمە بە ناوی نەتەوەیە ینی چی ینی جۆرێکە لە فێڵ لە خەڵک بە ناوی نەتەوەوە وەکو گێلنەر دەڵێ خەریکی دروستکردنی کۆمەلگایەکی پیشەسازی وەکو وایە بە ناوی دینەوە خەریکی فڵانە شتی تر بیت ئەوانیش بە ناوی نەتەوەوە خەریکی شتێکی ترن ئەی باشە بۆ بە ناوی کۆمەلگای پیشەسازیەوە خەریکی دروستکردنیەوە کۆمەلگایەن بۆ بە ناوی ئەمەوە خەریک نەبوون بۆچی لە جاتیەوەی ئەو نخبەیە ئەو دەسەڵاتە سیاسیە کە لە ناو دەوڵەتە هەیە بۆچی شیعاری کۆمەلگای پیشەسازی بەرز ناکاتەوە بۆ شیعاری کۆمەلگای نەتەوەی بەرزەکاتەوە ئەمە تاوان جۆرێکە لە گێرکردنی خەڵک و جۆرێکە لە فێڵ لە خەڵک و خەڵک تا ئێستش کاتێک کەسانێک ئەگەر بێت و دراسەیان نەکردبێت هەر وا تەسەور دەکەن مەبەست لە ناسیۆنالیزم نەتەوە لە ناو ناسیۆنالیزمە هەر نەتەوەی ئەوەیە کە لە خەیاڵی ئەوە هەیە نەتەوە لە ناو ناسیۆنالیزمە شتێکە دروست دەکرێت علاقەی بەم خەیاڵاتی من و تۆ نییە کە ئێمە پێی دەڵێن نەتەوە و ئەمە زۆر سەختە کاتێ من قسە لەگەڵ ئەو خەڵکە دەکەم هەر ئەوانە ناتەنانەت پێم سەیرە ئەوانش کە ئاکادیمین و لە سیاست دەخوێنن یعنی ئەمە نازانن زۆر سەیرەکە ئەمە نازانن ئیتر چییە لەوێ ئاوا پەروەردەکراون ئەمەیان پێنەوتراوە و هەر ئەمەش نایە ئەوانش کە تەنها ناسیۆنالیزم دەخوێنن ئەمەیان نیشان نەدراوە کە ئەمە ئاوای بۆیە کاتێ من قسە دەکەم لەبارەی ناسیۆنالیزمەوە خەڵک ئەو کەسە وا تەسەور دەکا من باسی ئەو نەتەوەیە دەکەم فکرەی نەتەوەیە دەکەم کە لە خەیاڵیەوە لە کاتێکا پێی بڵێ ئادێ بۆم تعریفکە نازانێت تعریفیکە هەر دەڵێ نەتەوەی کورد ئێ باشە نەتەوەی کورد بەچی نەتەوەیە هەر ئەوەندەیە ئەمە عادەتێکە ینی شتێکە هیمان کردووە بە شوێنیان نەچوو و ئەم کەسان کەسێکی ئەتیادی چۆن بیل لە نەتەوە دەکاتەوە بیل لە کورد دەکاتەوە وەکو نەتەوە ئەو کەسە خوێنەوارەش و ئەکادیمیکە مختصە لەو مەجاالە هەروە بیل لە نەتەوە دەکاتەوە وەوا تەسەور دەکات ناسیۆنالیزم باسی ئەو نەتەوەیە دەکات کە لە خەیاڵی ئەمایە بەس ناسیۆنالیزم باسی ئەوە ناکات ناسیۆنالیزم خەریکی دروستکردنی کۆمەلگایەکی مۆدێرنی پیشەیە و ئەمەش بە نسبەت ناسیۆنالیزمەوە ئەم جیاوازیانێک کە لە نێوان دەوڵەتەکانە هەیە و ناونداوە نەتەوە ئەمە جیاوازی قۆناغی پەرەسەندنی ئەم کۆمەلگایەیە بە معنایەکی تر ئەگەر کۆمەلگای پیشەسازی بەرەو پێش ڕۆشت بە شێوەیەکی چوون یەک ئەم کۆمەلگایە گەشەی کرد لە ناو کۆمەلگاکانی ترا ئەو کاتە چی نامێنێ ئەو کاتە ئەوە ناسیۆنالیزم نامێن ئەو کاتە کۆمەلگایەکی جیانی پیشەسازی دروست دەبێت تەنان گەلنەر تا ئەو شوێنە دەڕوات دەڵێ زمانەکەشی ترە و کاتە چونکە وا تەسەور دەکا ئینسان ئامێرە لە ڕاستیە ئەڵێ تەنان زمانەکەش ئێمە ینی بە قاموسێک کە دەتوانین هەموو ئیشەکانمان ڕایکەین چونکە وا دەزانێت ئینسان هەر ئیشی لە ناو مەعامەلەکانە ینی ئامێرەکە لە ناو مەعامەلەکانە بەڵام نازانێ ئێمە بە قاموسێک ناتوانین تعبیر لە مەشاعری خۆمان بکەین تعبیر لە خۆشەویستی بکەین تعبیر لە عشق بکەین تعبیر لە یەک دنیا شتی تر هەیە کە ئێمە ناتوانین بەم زمانە ئامێریە تعبیری لەکەین وەلای ئەوان تەنانەت زمانە مەحەلیەکانیش نامێنن ئەوانەیە کە بەرهەمێکی تەبیعی کۆمەلگای مرۆیی ئەمانە نامێن و یەک زمان دروست دەبێت تۆ لە مەطعمێکە هینێک دانراوە تۆ دەتوانی لە ڕێگەی ئەم قاموسەوە هەموو شتێک دەبکەیت و هۆبز باویش پێ وایە زمانی ئینگلیزی دەبێتەوە زمانە جیانەوە هەموو کەسێکی تر زمان واز لە زمانەکانی خۆیان دێنن چونکەمانە هیچ قیمەتێکیان نییە ئەمە تاوان تەواو بیرکردنەوەیە لە ئینسان وەکو ئامێرێکی بەحت ئەمە تەسەورێکی مادیە بۆ ئینسان ئەمە تاوان ئەم تەسەورە تەسەوری وەکوتمان جۆن لۆکە لە جۆن لۆکەوە دێت جۆن لۆک بنەمای ئەم بیرکردنەوەیەدا دەڕێژێت کە ئینسان لاپەڕەیەکی سپیە ئێمە هەرچیمان تیانووسی ئەوەمان بۆ دەڵێتەوە
ام فكريه طبعا مفعولك زوري هي اما يعني او انا ام فكريه سري نقرتوه كاتك انسان كان فعلا هزدكن وجودي خويا تنهال بو او لوا دبي انه كاميريكان بو پیدا کردنی خواردن و خۆراک و ئەوانە هەر ئەوەندە دەبینەوە فعلا دەچنە ژێرباری ئەم دروستکردنەوە بە ئاسانی و هیچ مقاومەتیان تیان لەبەرەوە ئەوانەی کە چوونەتە ناو ئەم دروستکردنەوە ئەو میلەتانە و وازیان لە کولتور شتەکانی خۆیان هێناوە لە ڕاستیە ئەم میلەتانە میلەتی کۆیلە ئەوانەی کە زوو بوون بە دەوڵەت ئەوانە کۆیلەکانن لە ڕاستیە چونکە چونێکیان قبول کردووە چونکە قبولیان کردووە وەک ئامێرێک ینی مامەڵەیان لەگەڵ بکرێت و ئێمە تەواو من بەرپێچەوانە تێدەگەین بەڵام ئەمە حەقیقەتەکەیە لە ڕاستیە بۆچی چونکە لەناو ئەم تاکانە هیچ مقاومەیەک نییە هیچ مقاومەیەک نییە بۆ ئەوەی کە لە خۆی ببێ لە خۆی نەبێت و بە ئاسانی لە خۆی دەبێ لە کولتورەکەی دەبێ لە فەزاکەی دەبێ لەو گیانە دەبێت کە خۆی بۆ خۆی دروستی کردووە و قبولی گیانێک دەکات کە نوخبەیەک خەڵکێک دروستی کردووە کە ئەمە لە چیش وەرگیراوە تامان ڕیشەی ئەمەی کە ئەم بەناوی دروستکردنەوە وەری دەگرێت کە دروست کراوە ئەمە ڕەبتی بە هیچ ئێتنیکێک و هیچ کۆمەلگایەکی میلیەوە نییە ئەمە وانە یەکێک لەو کۆمەلگا میلیانە زمانەکەی وەردەگیرێ نەریتەکانی وەردەگیرێ بە پرۆسەیەکە دەبرێت و دەکرێت بە هینێکی فەرمی و ئیتر لێرەوە ئەم پرۆسە پەروەردەیە دادەبەزێەوە خەڵکەکە دەچێتە ناو ئەوە وا تەسەوەر دەکات نەچوەتە ناو شتێکی ترەوە نەچوەتە ناو ئەو زمانەی وەری دەگرێت لە مەکتەبەکان هەز ناکات زمانی فەرزەن ئەو زمانی قسەکردنەکەیە کە ئەو میلەتە قسەی پێ دەکات بۆ نمونە ئەگەر بەریتانیا وەرگری ئینگلیزی زمانی ئینگلاندەکانە بەڵام کاتی ئینگلاندەکان خۆیان بە شەفەوی قسە دەکەن ئەم قسەکردنە ئەو قسەکردنە نییە کە لە زمانە ڕسمەکە هەیەتوە لە مەکتەب فێری دەبێت فەرزەن ئەو تورکانەی لە تورکیا زمانی شعبیەکان کە قسەی پێ دەکەن و زمانە نووسراوە نییە بەڵام ئەویشە ئەمە لەو وەرگیراوە یەکێک دەبواە ئەمانەی وا بیر دەکەنەوە هەر ئەوەندەیان بزانایە کە بۆچی خۆیان ناتوانن زمانێک و کولتورێک دروستکەن کە هیچ میلەتێک نەبێت دروستیکەن خۆ محاولە فکرەی دروستکردنی زمان فکرەیەکی زۆر قەدیم و کۆن بەڵام هەر محاولەیەک ڕاست سەرکەوتوو نەبوو و کەس نەیتوانی زمانێک دروستکە ئەو زمانانش دوایی چی کرا دوایی هێنرا بۆ نمونە لەسەر ئەساسی زمانی ئینگلیزی تۆ کۆمەڵە شت دەردێنیت و زمانێک دروست دەکەیت ئینگلیزیەکی سال کراوە و خۆت دەستکاریت کردووە وێنەکانت کردووە ئەمەیان ناوناوە فەرزەن زمانی فلانی ئەمە ناونراوە زمانێکی دروستکرا و خەڵک قسەی پێ دەکات تەمانە مار بۆ خۆشی قسەی پێ دەکەن وەکو هینەکە وایە ئەمە وەکو ئەو زمانە جاران هەبوو زیەکمان دەخستە بینی وشەکان ئەمە وەکو ئەو وایە لەبەرەوە دروستکردنی زمانێک بە دروستکردن ئەفسانەیە زمان بە شکڵێکی تەبیعی پەیدا بووە و بە شکڵی دروستکردن بە شکڵێکی ئامێری ناکرێتەوە و تا ئێستا کێشەی تەرجەمە هەیە تا ئێستا بە ئامێر ئێمە ناتوانین زمان تەرجەمەکەین بۆچی چونکە لە شوێنێکی هەیە یاخی دەبێت و ئەو شوێنەی سەر بە چیە سەر بە تەبیعەتیە ئەو تەبیعەتەیە کە ئەم زمانەی بەرەمێنە لەبەرەوە کاتێک ئێمە وابیر لە نەتەوە دەکەینەوە کە نەتەوە عیبارەتە لە کۆبوونەوەی ئەو کۆمەڵە کەسەی کە پەروەردەیەک لە دەرەوە خێڵەکان و کولتورە میلیەکانی خۆیان پەروەردە دەکرێن و دواتر ئەمانە دەبنە کۆمەلگایەک کە بەو کولتورە دەبێ و بەو زمانە دەبێ و کۆمەلگایەکی چون یەکە ئەمە نەتەوەیە لە ڕاستیا ئەمە نەتەوە نیە ئەمە مەعمەلێکە ئەمە کارگەیەکە و لە ئاستی زمان و کولتوری پیشەیە تۆ دەتوانی ئەمە بکەیت ئەن تۆ دەتوانی فەرزەن لە مەعمەلێکە چونکە لە ناو مەعمەلێکە کارگەیەکە خەڵکەکە مەشغوڵی چییە مەشغوڵی ئیشە هەر ئەو پەرەکەی قسەکردن هەبێت دووسێ کەلیمە سێ چوار کەلیمەیە کە ڕۆژانە دووبارە دەبێتەوە لەبەرەوە ئەم نەریتە پیشەیە ئاعتیادیە ئەگەر ببێتە نەریتێکی گشتی بەڵام نەریتە مۆراڵیەکە و نەریتە هونەریەکە ئەمانە لەریتە ئاکاریەکە ئەمانە نابن و ئەمانە ناکرێن
نەریتە زمانیەکە ئەوەی پیشەیە دەکرێت هەند ئەوەی پیشەیشە ناکرێت ینی ئەگەر بێت و بۆ نمونە وا بیرکەینەوە لە جیاتی ئەوروپیەکان یابانیەکان بگەشتنایەت بە فکرەی ئامێر ئەوانە جۆرێکی تر نەریتێکی تریان لەوانەیە هەبوایە بۆ مۆزۆی ئامێر و بۆ دروستکردنی کارگە و بۆ ئەمان ناین تەنانەت ئامێرەکانیش گیانی ئامێرەکانی سەر بە لەبەرەوەی لەناو میلەتێکا دەرکیان پێ دەکرێت و عەقڵی ئەو میلەتە دەرکی پێ دەکات وەڕەبتە بە پێداویستی ئەو میلەتەوە لە ڕاستیان بەڵام دواتر کە گشتی دەبێتەوە و بڵاو دەبێتەوە ئەمە بەو معنایانیە بڵاو بوونەوەکەی ڕەبتە بەر ڕۆحی ئەو میلەتانەوە نا ئەمە یەکسەر چی دروست دەکات جۆرێک لە غزوکردنی میلەتەکانی تر دروست دەکات جۆرێک لە فراوانبوون و داگیرکردن دروست دەکات یا لەبەرەوە لە کولتوری پیشەیە فەرزەن پاچ و خاکە نازوەشاندن تۆ لێرە بیوەشێنی و لە شوێنێکی تر بیوەشێنی شێوازی وەشاندنەکەی نزیکە بە حکمیەوەی ئەوەی مادیە تەحدیدی وەزیفەکەی دەکات نزیکە لە یەکەوە بەڵام جاری واشەیە شێوازی تەنانەت ئەو شێوازانەش جۆرێک لە گۆڕانیان تایە لەوانەیە کاتێک تەورێک دەدەیتە دەست کابرایەکی ئەورامی بچێت دار ببرێتەوە کە خبرەی لە دار بڕین هەیە بە شێوازێک ئەو تەورە بۆشێنێ و تەورەکەی بە شێوازێک دروست کردوێ سینیە کاتی خۆی بەم شێوازە تەوری دروست نەکردبێت و بەم شێوازەش تەوری نەوەشان دەبێت ئەمەش دەکرێت جۆرێک لە هێنی تیابێ بەڵام لە عینی کاتیشە شتێکی ئاو بەشەیە کە ئەمە ڕەبتی بە یاسا مادیەکانەوە هەیە ئەمە ئەو یێنە ناچار دەکا کە بە شێوازێکی دیاریکراو ئەم دارە ببرێتەوە ئەمایان کۆمەڵە یاسای فیزیکین فعلەن ئەم یاسا فیزیکیانە گشتین ئەم یاسا فیزیکیانە ڕەبتیان بە تەبیعەتی تاکەکانەوە نییە بەڵام لە عینی کاتیشا لە ئیشێکی ئاوا کە فیزیکیە جاری وهەیە طبیعەتی ئەو میلەتە مشارەکە دەکا شێوازی دروستکردنی پاچەکە لە دروستکردنی بڵێن تەورەکە و لە شێوازی وەشاندنەکەیە ئەمەد بۆ این دەکات جای دەکاتەوە مۆری خۆی لێ دەدات یعنی شتێکەیە مۆر دەدا لەمە و ئەم مۆرە مۆری ئەو سروشتەیە ئەو طبیعەتەیە کە ئەم میلەتە هەیەتی ئەمە تەمەن لە هونەرا تەواو ڕۆشنە ئەمە ینی هیچ ئینکاریکردنێکی تیانە و ناکرێت ئێمە حیچی لەبارەوە بڵێن لە هونەر و گۆرانیات کۆمەڵە قانون هەیە بۆ دەنگ بەڵام لە عینی کاتا ئەم هەموو شێوازە جیاوازە کە میلەتەکان هێناویانەتە ئاراوە ئەو لێدانی ئەو مۆری تەبیعەتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە شتێکگەیە لە دەرەوە دێتە دەرێ لە ناوە دێتە دەرێ نەک شتێک لە دەرەوە دەچێتە ناوە بێگومان ئەگەر شتێک لە ناو ئێمە نەبوایە بێتە دەرێ ئەو تەسەورە تەواو ڕاست دەبوو ئەو کاتە دەبوایە لە دەرەوە کولتور و نەریت و هەموو ئەمانە بخرێنە ناو تاکێک وەکو ئەم ئامێرێکە لە بەردەستمایە ئەو کاتە ئەوەی بەڵام لە دنیا دەبوو ئەو کۆمەڵی ڕۆبۆت دەبوو کۆمەڵە ئینسانێکی ئامێری دەبوو ئامێر دەبوو لە ئاسن دروست کراوە لە شتێک دروست کراوە و بەرمەجە کرابوو بە سیستەمێک بەڵام ئینسان فعلەن نەگەر یەک جۆر لە مقاومەی تایە لە بەرامبەرەمە چەند جۆرێک لە مقاومە لە ئینسانە هەیە لە بەرامبەر ئەو کولتورە دەرەکیەی کە دیا کولتورە تەبیعیە سروشتەکەی کە ئەو میلەتە هەیەتی و بە شکڵێکی تەبیعی دەگوازرێتەوە ئەمە لە بەرامبەری ڕادەوەست لەوانەیە لە بەرامبەربوونەوە کورد لە هەموو میلەتێک بەرامبەربوونەوەی زیاتر بوو بێت بە حکمی ئەو سروشتە بەهێزەی کە هەیەتی وەوانەش تەسلیم بوون و دەوڵەتەکەیان بە ئاسانی دروست کراوە ئەوانە کەوتونەتە ژێر پرۆسەی چوونیەکردن ئێستا لە ناو دەوڵەتە عەرەبیەکان بەل لەوەی مۆدێرنە بێ ئەوان خۆیان لەدەستدا بوو میلەتە نائعەرەبیەکان کە بوون بە عەرەب زمانەکەیان لەدەستدا شتەکانی خۆیان لەدەستدا فەرزەن ئەفریقا ئەو بەشە ئەفریقی کە دەکەوێتە ناو عەرەبەکان و بەربەرەکان ئەمازیغ و بەربەر و کپتی و فلانی و توزانە مەوانەی کە هەیە خۆ ئەمانە هەمووی میلەتی تر بوون ئاشووری و قپتی و توزانم هەیە زۆر ئەوانەی کە هەیە تا ئەسەواریان ماوە ئەمانە کەی وایان لێ هاتووە کە ببن بە عەرەب حتمەن لەگەڵ هاتنی خەلافەتە لەگەڵ سەپاندنی و زمانی عەرەبی بە ناوی دینەوە
زمانی عەرەبی بە نابینین و لەگەڵ دروستکردنی دەوڵەت و دروستکردنی شریعەت بۆ ئەم دەوڵەتە و دروستکردنی کللتورێکی ڕسمی بۆ ئەم دەوڵەتە و ئەمە زمانێکی ڕسمی بۆ ئەم دەوڵەتە و ئەمە وای کرد کە ئەو خەڵکەی کە دێتە ناو ئەو ئاینەوە لە عینی کاتی شاچی لە دەست بدا شتەکانی تر لە دەست بدا بۆ مەساڵحی خۆی تاوان لەناو ئەو میلەتانە کورد هەر بە ئاینەکەی خۆی مایەوە ینی بە زمان و کللتورەکەی خۆی مایەوە بەڵام ئەوانەی کە دەوڵەتە عەرەبیەکان بۆچی بە ئاسانی دروست بوون چونکە ئەوانە مهەیە بوون بۆ ئەو مهەیە بوون عادەتەن ئەو جۆرە لە کەسیش کە مهەیە بۆ ئەوە ژیان لەوە دەبینێتەوە کە کۆمەڵە مەساڵحە کۆمەڵە مەساڵحی هەر گوزەرانە ژیان لە لای گوزەرانە چۆن گوزەرانی خۆم بەدەست بێنم لەبەرەوە پێم ئاساییە من هەموو شتێکی تر لە دەست دەم لە پێناو گوزەرانێکی خۆشە گوزەرانێکی مادی خۆشە ئەمان جۆرە کەسانن کە فعلەن هەر وەک ئامێر دەژینەوە ینی هیچ هەویەیەکیان نییە لەبەرەوە بە ئاسانی دەکرێت هەر هەویەیە کەڵگرن کە لە دەرەوەی خۆیانە و هەویەکەی خۆیان بە ئاسانی لە دەست بکەن و ئەمە هیچ جۆرە لە ئینتمایەکیان نییە بۆ ذاتی خۆیان ئەم جۆرە لە کەس لەبەرەوە بە ئاسانی دەچنە ژێر باج بەڵام کاتێک کە ئێمە لە سەردەمی مۆدێرنا سەیری ئەو مقاومەیە دەکەین کە لە کووردا هەیە ئەم مقاومەیە ئەومان پێ دەڵێ کە لە ناو کووردا مقاومەیەک هەیە بۆچی لە بەرامبەر ئەم چوونیەکردن ئەم مقاومەیە لەکوێوە سەرچاوە دەگرێت چییە ئەمە پرسیارێکی ترە کە ئێمە دەباتە سەر کۆمەڵە بنەمای تر کە لەسەر ئەم بنەمایەش بیرکراوەتەوە کە دەکرێت نەتەوە لەسەر ئەم بنەمایە دروست بکرێت کەواتە ئێمە جۆرێک لە فکرێکمانەیە کە لە ئەسڵا فکرەی کۆمەلگای پیشەسازیە بەڵام بە فکرینەتەوە باسکراوە ناسیۆنالیزم تاوان ناسیۆنالیزم بزوتنەوەیەکە ئیشەکەی ئەوەی ئەمە بکات ئەوە بکاتە و کولتورەی کە حکومەت دانی پیادەنێ وەک کولتوری شەرعی و منهەجی شەرعی پەروەردەکردنی دەوڵەت ئەوان ئەمە جێبەجێ دەکەن و بڵاوی دەکەن و ناسیۆنالیستەکان ئەوانن کە ئەم کارە دەکەن ینی مامۆساکان لە مامۆساکانی مەکتەبکان پەروەردەیە ئەنجام دەدەن لە هەموو چینەکانی تر چین ناسیۆنالیستترن و ئەوانە ئەو ئیشە دەکەن و ئەنجامی دەدەن بۆ کێ بۆ حکومەت ئەوانە فێرکراون مامۆسان و ئەم مامۆسایانە و پەروەردەیە دەکەن و ئیشیان چوونیەکردنی چییە دەرهێنانی تاکەکانە لە کولتوری خێڵەکی و کولتورە ناوچەیەکان بۆ ناو کولتورێکی تر کە کولتورێکی پیشەیی و پیشەسازیە و دەوڵەت دایناوە و ڕێوڕسمی بۆ داناوە بۆ فێرکردن و هەر کەسێک ئەگەر ئەو شاهادەی نەبێ ئیشی ناداتێ و لە ڕێگەی ئەمەوە کە ڕسک و ڕۆزی ئەم خەڵکە دەکەوێتە دەست ئەم پرۆسەی پەروەردەیە و هەر کەس لە دەرەوەی ئەم پرۆسە پەروەردەیە بێت لە دەرەوەی دنیاە ئەمە دەبێت دەرک بکرێ هیچ حقوقێکی نییە ئەو کاتە خەڵک ناچار دەبێت بچێتە ناو پرۆسە پەروەردەیەکەوە و کولتورەکە وەرگرێ و لە کولتورە ناوچەیەکان ببێت و کولتورێ بچێتە ناو کولتورە دروستکراوەوە کە هەیە لێرەوە ئامێرێکی لێ دروست دەکرێت کێ دروستی دەکەن حتمما لە ڕێگەی فعالترین ڕێگای پەروەردەیە و ئەو مامۆسایانەی کە لە سلکی پەروەردە و لەو مەجاالە منداڵەکان پەروەردە دەکەن و گەورەیان دەکەن تاوان چەند لە ناو وڵاتێکا چەند پرۆسەی پەروەردە تند و تۆڵ و چونیەک بێ ئەوەندە ئەو حکومەتە هێز وەردەگرێت بۆچی چونکە ئەو منداڵانەی پەروەردە دەبن هەمووی بە یەک شێوە کۆت کراون لەبەرەوە کاتێ فرمانێک لە حکومەتەوە دەردەچێت حەسەبە و پەروەردەیە دەردەچێت ئەمە زەمی ساز کراوە بۆ جێبەجێبوونی فرمانەکە لەبەرەوە کە فرمانەکە دەردەچێت کاتێک ئەمانە بە توندی پەروەردەکراون یەکسەر فرمانەکە وەردەگرن وەکو ئامێرێک بێ قەید و شەرت بە بێ مقاومە فرمانەکە جێبەجێ دەکەن لەبەرەوە ئەو دەوڵەتانەی کە دەوڵەت نەتەوەی باشن ئەو دەوڵەتانن کە بە شکلێکی باش ئامێری کراونەتەوە تاکەکانی و بە ئیعازێک بە فرمانێک هەمووی دەجوڵێت ئەمە لێرەوەی ئەم پەروەردەیە و ئەمانە ئێمە خەڵک بە جۆرێکی تر لەمە تێدەگەن لە ماڵەوە بە منداڵەکان دەڵێن بڕۆ مەکتەبنەوە نا مستەقبەلت نییەتەوە مستەقبەلی منداڵ خراوەتە ناوچینەوە پرۆسەی پەروەردەیەوە یعنی ئەگەر تۆ بەو پرۆسەیە نەڕۆی پەروەردە نەبیت ئەوە چییە ئەوە تۆ مستەقبەلت نییە مستەقبەلت نییە یانی چی یعنی هیچ حسابێکت بۆ ناکرێت حسابێکت بۆ ناکرێت و تۆ لە دەرەوەی کۆمەلگاکە دەمێنیت ئەو کۆمەلگا تازەی کە هەموو کۆمەلگای خوێنەوارەکان و کۆمەلگای مەکتەبیەکان ئەوانەی کە لە مەکتەب فێر بوون
ئێتر خی دەکرد تۆ ئەفلاتونی حەکیم دەبووی تۆ بەو پرۆسانە ڕۆی وە چون یەک نەکریتەوە تۆ هیچ وەزیفەیەک نادێت لەبەرەوە کاتێک تۆ دەچیتە شوێنندەڵە شاهادەکەت کۆ ئەم ئیحالەکردنەوەی تۆ بۆ ئەو شوێنە چییە؟ هەموو دەرگاکانە لێدا دەخرێت بەڵام لە عینی کاتیشا دەبێت پرۆسەی پەروەردەکە چەند تون بێ ئەوەندە چییە؟ ئەوەندە ئەم کۆمەلگایە ئیستیعدادی ئەوەیە ئەو کۆمەلگا پیشەسازیە تاکەکانی ببنە ئامێرێکی ناو کۆمەلگا پیشەسازیە